کێ دەیەوێت ئابووری سلەیمانی لەناو بەرێت؟ ئەوەی دژی ئابووری سلەیمانیە کێیە؟ چۆن دەیەوێت سلەیمانی بکاتە شارێکی مایەپووت؟ چیرۆکی بەکارهێنانی وڵاتان بۆ موحتاجکردنی سلەیمانی چییە؟ لە 10 ساڵی ڕابردوو جگە لەو قەیرانە ئابووری هەرێمی کوردستانی گرتەوە بە مەبەستکار لەسەر داڕوخانی سلەیمانی کرا بە شێوەیەک لە هەولێرەوە بەرتیلیان بە زەوی و مڵک و ماڵی خەڵک دەدا بە کۆمپانیەکان تا پرۆژەکانیان لە سلەیمانیەوە بگوازنەوە بۆ هەولێر. دواتر لە میدیاشەوە دەیانوت بەهۆی نەبوونی ئاسایش و بەرهێنەر و سەرمایەدارەکان سلەیمانی بەجێ دەهێڵن. ئەم چیرۆکە بە هەوڵێکی زۆر شکستی پێهێنرا، دواتر بە ڕێگەی دیکە هەوڵدرا ئەم شارە مایەپووچ بکەن. فڕۆکەخانەی شارەکە بە بیانووی پەکەکە بە هاوکاری تورکیا داخرا. پارتی کە دەسەڵاتی حکومەت و سەرۆکایەتی هەرێمی هەبوو هیچ هەوڵێکی نەدا بۆ کردنەوەی فڕۆکەخانەکە. خۆڕاگری ئەم شارە کارتی بێگانەشی لە دەستی پارتی دەرکرد. چیرۆکی هەوڵدان بۆ مایەپووچکردنی سلەیمانی تەواو نەبوو. دروستکردنی نایەکسانی لە دابەشکردنی پرۆژەکان دەستی پێکرد. بە شێوەیەک لە دابەشکردنی نەوتی گرانکراوی ماڵانیش کێشە بۆ خەڵک دروست کرا. کاتێکەوەش بۆ خەڵک ڕوونکرایەوە ئێستا دەیانەوێت سامانی سروشتی لە ژێر دەستی ئەم شارە دەربهێن و غازەکەش بە دەردی نەوتەکە تاڵان بکەن. پارتی سەڵ ناکاتەوە لەوەی هەر شتێک لە دەستی بێ دەیکات. جا خیانەتە یان ناکێشە نییە گرنگ سلەیمانی محتاج بێت. هەمووان چیرۆکی لالەزەر و هاوکارەکانی پارتی بۆ کودەتیان لە بیرە چۆن لە ڕێگەی ئەژیەمینۆکاری بۆ کرد. ئەو درۆنانەی لە 22 ئامران بە دەباشانەوە و نەیانتوانی ئامانجەکانیان بپێکن. دەکرێت هەرە و درۆنانە بن کە نران بە کێڵگەی غازی کۆرمۆر بۆ ئەوەی ئابووری ئەم شارە وێران بکەن و شار محتاجی دەستی خۆیان بکەن.